الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد المرسلين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. أيها المؤمنون، أوصيكم بتقوى الله وطاعته والتزامكم في الصلاة والصوم والحج إن استطعتم إليه سبيلا. مسلمانانی خۆشەویست ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. چەند ڕۆژێکی تر ساڵی هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەواو ئەبێ و ئەڕۆینە ساڵێکی تری تازە و نوێی هیجرەتی رسول الله صلی الله علیه وسلم. ئەو هیجرەتەی کە بوو بە خۆر و ڕۆشنایی هەموو سەرئەرز و سەرئەرزی لە شەوە زەنگی کوفر و نەفامی و نەزانین ڕزگار کرد. ئەو هیجرەتەی بووە مایە عیزەتی ئینسانیەت و مرۆڤایەتی. ئەو هیجرەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پڕ لەوانە و عیبرەت و دەرسە بۆ خەڵکی عاقڵ و ژیر و مسلمانان و ئیماندارانی تۆکمە و بەقووەت و بە ئیمان. حەزەتی عومەری کوڕی خەتاب ڕزا و ڕەحمەتی لەسەر بێ، ئەو زاتە مبارەکە کاتێ ویستیان ساڵێکی ئیسلامی دابمەزرێنن، زۆر گەڕان، زۆر مشاوەرەیان کرد بە یەکتری کە چ کات و ساتێک بکەن بە ساڵی هیجرەتی پێغەمبەری ساڵی ئیسلامی. حەزەتی عومەر پرسیاری زۆر کرد، هەندێک وتیان نەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەندێک فەرمویان ئەو کات و ساتەی کە وەحی بۆ پێغەمبەری خوا هاتووە، هەندێک بڕیارە تریاندا. بەرحاڵ تا لەسەر ئەوەی ڕێکەوتن وتیان گەورەترین ڕووداوی مێژوویی لە ناو تاریخی ئیسلامیە و لە ژیانی پێغەمبەری نازدارە لە دوای 13 ساڵ لە عەزاب چەشتن و ناڕەحەتی و سزا چەشتن هیجرەت و کۆچەکەیەتی. بۆیە هیجرەت دانین بە ساڵی کۆچی پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ. مانگی محەڕەمیان کردە سەرەتای ساڵی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە ئێستا لە کۆتایی مانگی 12 ساڵی کۆچیین کە مانگی زیلحیجەیە، لە دوای ئەمە مانگی محەڕەمە کە سەرەتای ساڵی کۆچی پێغەمبەری نازدارە صلی الله علیه وسلم. یعنی 1446 ساڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکەوە هیجرەتی فەرموو بۆ مەدینە بۆ ئەوەی کەوا تەئسیسی دەوڵەتێ بکا و ئەم پەیام ڕیسالە لەوێ بە ئازادی بگەیەنێت و لەوێشەوە بیگەێنێ بەسەر ئەرز. خوای تەبارەک وتەعالا ئەو هەموو مەکر و کەید و حیلە و فێڵە کە دایان نابۆ ناوبردنی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر و پەیامی پێغەمبەر، خوا هەمووی لە ناوبرد. خوا فەرمێت ئێمە پشتیوانی تۆ بووین، مەکر و کەید و حیلەوانمان هەڵوەشاندەوە و تۆمان سەرخست. خوای تەبارەک وتەعالا لە دانانی نەخشە و پلانە خۆی شارەزایە و خۆی عالمە، خۆی زانایە، خۆی حەکیمە، کەس وەکو پەروەردگار نییە. ئازیزان و خۆشەویستان، جا ئەم هیجرەتەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ پەیامی زۆر گرنگی تایە، ڕیسالەی زۆر گرنگی تایە، دەرسوان و عیبرەتی زۆر گرنگی تایە بۆ مسلمانان و ئیمانداران. ئەم هیجرەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای 13 ساڵ ئازار و ناڕەحەتی پێغەمبەری خوا مەدینەی هەڵبژار، بەو هەموو ناڕەحەتیات تێپەڕی کرد هەتا گەشتە مەدینە. لە مەدینە دەستوری دانا بۆ ئەوەی کەوا هەموو خەڵکان یەکسان بن، یاسای دانا لە نێوان خەڵکیە محەبەت و خۆشەویستی بڵاو کردەوە. ئەم پێغەمبەر نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ دەستورێکی وا مەدەنی دانا کە بەڕاستی لەژێر سایەی قورئانە بێ و سونەتی خۆیان بێ، کەس مافی نەخورێ لە کافر و لە مسلمان، لە یەهودی و لە گاور، هەر هەمووی بەڕاستی پێکەوە بژین و بە یەکەوە ئاشتیانە وڵات ئاوەدانکەنەوە خزمەت بە یەکتری بکەن. ئەمە دەستوری پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. بەڵام گرنگترین دەرسیان ئەوە بوو پێغەمبەری خوا لەم هیجرەتە چونکە خۆی ئازاری چەشتە بوو، زوڵمی لێکرا بوو، ستەمی لێکرا بوو، هات یەکەم پەیام و یەکەم ڕیسالە و یەکەم خوتبەی یەکەم وتاری ئەوە بوو کەوا ئەم فەرمایشتەی فەرموو وەک عەبدوڵڵای کوڕی سەلام حیبری یەهودیەکان، زانای یەهودیەکان کە مسلمان بوو ئیمانی هێنا، کە تەئسیری کرد ئەم قسەی پێغەمبەری خوا لە ناخ و لە دڵی بەهۆی ئەوە ئیمانی هێنا.
عبد الله كري سلام فرمي بيغمبري خوا صلى الله عليه وسلم قدم رسول الله صلى الله عليه وسلم المدينة فكان أول شيء سمعته كبيغمر هات مدينة يكم شتيا جم لم رسول ناس داربو لم بيغمر عزيز خوشويستبو أو بريك دخل فرمي بعام مسلمان وكافر وقاور وجولك بتكرا بمشركي شوا بيغمبري خوا فرمين أيها الناس أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام رواه الترمذي بيغمبري خوا فرمي أي خلقنا نيفرموا أي مسلماننا أي خلقنا بمسلمان وقاور وجولك ومشرك وآقادار بن أفشوا السلام سلام بلاوكنوا آشتي بلاوكنوا محبة الرزق وخوشويستي بلاوكنوا بيامي إيما رسالي إيما آشتي آودانية محبة الرزق خوشويستي وتكريم وتعظيمة چونك من لسر برسين أخلاق كانم خاوني أخلاق والروشتم يغنبر أم بيامي قيان كخوافي أفرمد وإنك لعلى خلق عظيم إنما بعثوا ليتم مكارم الأخلاق من هاتوم برو بأخلاق جوان بم آقادار من سلام وآشتي محبة الرزق خوشويستي بيامي إيميا إيوش ترويجي بيبدن باخي بيبدن بلاوي كنوا يكتري مترسيانا سلام ليكتري بكن أما رسالي يكمي في غنبر صلى الله عليه وسلم دوميان فرمي وأطعموا الطعام خواردن بيكتريبا بتايبت هشار نداركان فقير بيدستكان هاوكاريان بكن ريزيان لي بقرن قصي خوشان نقلاب كن مالان آودان كنوا أطعموا الطعام ولا ما فرمون هل أولنية كتو خواردن بي بهاجاران وفقيران يعني خلقنا مسلمانا إيمان داران احتياجي وبيويساتي يكتري شارة سركن بتايبت هجار ونداركان هر بيويساتي كان هي بوان جيبا جكن أما بيغنبري خوا بيامي رسول الله صلى الله عليه وسلم إن جاء فرمي آقادار من صلوا الأرحام خزمكانتان قومكانتان براو خوشكانتان مامو خالو آموزاكان وپوركانتان سيلي الرحم بجيبينن پشتيان تيه مكن سردانيان بكن آقادار من بجيناني سيلي الرحم خوا رحمتان بيكا قطع كردني وازيناني خوا نفرتان ليكا اما بيامي سيمي پیغمبر بو بيامي شوارمي او بو فرمي ان جا پیغمبري خوا فرمي وصلوا بالليل والناس نيام لشوا هستا عبادتي خوا بك مناجات بك كاتي سحورة كاتي مناجاته رحماتي خوا بليشاوة لو كادوا سادي خلق بآقايا خوتوا تو هص دعاء بك ومناجات بك خوا دعاء كانت قبولك وجيرايك وبالأسحار هم يستغفرون أما صفتي خوانا سانا كبشوا هلسنو بشاوي قريانا لسجدوا للركوع لنيجا لدعاء أبارين والأخوة دا والأخوة كان لكادوا سادك خلقانك بآقان وخوتون توب خبري بيغمبري خوا فرمي أما بيامي إيميا كاتي أمارتها جيب جكر براسي فادخلوا الجنة بالسلام أرونا بهشتوا بسلامتي بآزادي بحرمة الرئيس وتقديروا بتاجي زيرينوا بيغمبري خوا آواي فرمو بمسلمانان وإيمان داران إنجا بكافر ومشرك ويهود وقاوركان فرمي أما بيامي إيميا استمو ظلم نية زور داري نية أو دستوري داما ناوا بو قاسانجي همو لايك مانا أما بيامي بيغمبري خوابو إتلا باشان مزقودي دروس كير إنجا لباشان براتي والرئيس وخوشويستير ناو مهلی مدينة دروز بو پیمانا لقل جولك وقاورو همو تيركاني ترابست اما بيامي اسلام بو وبيغمبرو اصحابي بيغمبري خوا بياما كيان برد سر بلام جولك بو وكبي شيء همي شيئان كخيانته كظلمه كقتله كقتاله هستان بخيانة لبيغمبرو اصحابي بيغمبري خوا بكشني اصحابي بيغمبري خوا لناو برني اصحابه كاني بيغمبري خوا بفيل بدستيك الكردن لقل مشركين وكافر كان هاتن خيانتي على بيغمبري خوا كرد ايناك بيغمبري خوا ام بياميدا ام بياما بلاو وبناو مدينة انجا بو هوي اوي كوا بيغمبرو اصحابي بيغمبري خوا سركون باقي تيرو طائفة كان ترو شارو دي هذا كان تريش ككاتك ام بيامان لبيغمبرو اصحابي بيغمبري خوا بيست ورده اهات المسلمان ابن ايمان انا هنا شوين بيغمبري ناس داركوتن اتليوا ام بياما ببيغمبر واصحابي بيغمبروا قيان ديانا سر ارز اما بيامي كوتشو يجدي بيغمبري خوا صلى الله عليه وسلم يمج اگر مانو بختور بين سر برز بين ابي ام بيامي بيغمبري خوا لناخ مانا لدل مانا
لعمل وكار وكردوا معنا لناو ماڵ منداڵمانە لە وڵات و نیشتیمانمانە جێبەجێکەین براو بە سەلام و ئاشتی و ئازادی بین بە محەبەت و ڕێز و خۆشەویستی بە جێبەجێکردنی هاوکارەکانی یەکتری یارمەتی فەقیر و شاران جێبەجێکردنی سیلەی ڕەحم شەو نوێژ و عیبادەتەکانمان مناجەتەکانمان دوعاکانمان ئیهمال نەکەین. ئازیزان و خۆشەویستان لە کۆتایە داواکاری لە خوای تەبارەک و تەعالا خوا لە گوناه و تاوانی وەلایەکمان خۆش بێ، خوا عاقبەتمان بەخێر بگێڕی، خوا لە گوناهمان خۆش بە، خوایە ئەم پێغەمبەرە نازدارە زۆرمان دوو بوو لە پێناو ریسالە و پەیامی تۆ، خوایە جەزای زۆر گەورەی بیتەوە، خوایە جەزای ئەسحابەکانی بیتەوە، خوایە بەر شەفاعەتی و پێغەمبەرمان بخەی، خوایە و پێغەمبەر بە ئومەتی خۆی ژمارمان بکە، حسابمان بکە، لە ڕۆژی قیامەتە بانگمان بکە و دەرمان نەکە، بەو دەستە مبارەکانی ئاوی کەوسەرمان باتێ نەتوینێت بەدی دنیا و قیامەت ڕزگارمان بێ، خوا شیفای نەخۆشەکانمان بێ، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی، هیدایەتی گەنجەکانمان بێ، تەلەبەکانی زانکۆ و شەشەکانمان دوانزەکانمان سەرکەوتووکەی بە عیزەتیان کەی، دەرەجەی باش بەدەست بێنن، نەوەی پاکی دوا ڕۆژ بن، دەرەجەی باش بەدەست بێن بن بە خەڵکێک وڵات ئاوادانکەنەوە، وڵات وێران نەکەن، تووشی ئیفسادی نەکەن، پەروەردگارە ماڵ و مناڵی ملایەکمان ساڵحکەی، یا ڕەبی خوا هەر کەسە منداڵی ساڵحی بەرێ، هەر کەسە هێدی و ساڵحی خوا بۆی ساڵحکەی، هەر کەسە گیر و گرفتێ مەشاکیل هەیە مەشاکیلی عایلەیە خوا بۆی چارەسەرکەی، خوا شیفای نەخۆشەکانی وڵات و نیشتیمانمان بێ، ئەوانەی کەوا قەوم و کەسیان لە دەرەوەیە نەخۆشن داوای دوعای خەیران کردو لە ئێمە و لە ئێوەی موسڵمان، یا ربی خوا شیفا ئازوە پلان بۆ بنێرە، یا ربی خوا زەلیل سەر جێگایان مەکە، یا ربی خوا شیفای نەخۆشی خەستەخانەی هیوا و باقی خەستەخانەکانی کوردستان و جیهانی ئیسلامی بنێرە، یا ربی خوا یان کوردستانمان ئاوادان کەرەوە، یا ربی خوا بەرەکاتی ئەرز و ئاسمان بژێنەوە سەر بخاک وڵاتەمانە، یا ربی خوا یانێتە پارەینەوە جیهانی ئیسلامی عزت و نەسەدی بۆ بگەڕێنەوە، خوایە بەسەی بۆ مسلمانانی غەزە و فەلەستینا بێتەوە، خوایە لەو نەهامەتی و نەکبەتی ڕزگاریان کە، خوایە جوولەکەی مەلعون یەهود و گاور بەربوونەتە گیانی مسلمانان بە هەموو شێوازێک قەتڵ و عامی مسلمانانەکەن، خوایە لێیان قبوڵ دەکەی، خوایە جێژ و جاشان تێک بشکێنی بەسەرەکە، ترس و بێم و خەو بخرە دڵیانەوە، یا ربی خوایە بەیەکەوە سەرقاڵیان کە، یا ربی خوایە بەینیان تێکدا، یا ربی خوایە بەڵاو وە باو نەخۆشی خراپیان بۆ بنێرە، یا ربی خوایە لە کۆڵی مسلمانان نەکەیتەوە، یا ربی خوایە لە دەپارەینەوە بە ئیسمی عەزەمی خۆت، خوایە لە باوکو دایکمان خۆش بە، لە باوکو دایکمان ڕازی بە، یا ربی خوایە گیان کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان و ئیسلام خەرە دڵیانەوە، ئەخلاق و ڕەوشتی بەرزیان بەرێ، بەسەیان بەم میلەتا بێتەوە، یا ربی خوایە گیان هەر کەسێ دۆستی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە بەرقەراریکەی، هەر کەسە دوژمنی دینمان ئەخلاقمان خاک وڵات و نیشتیمانمانە، خوایە ئەگەر شیاوی دادە خوای دادە، ئەگەر شیاوی دادە خوایە عالیەها صافی لەها، خوایە ژێرە و ژووریکەی، خوایە تەفروت و نایکەی، خوایە سووک و ڕسوایکەی، خوایە لە کۆڵی میلەتی کەیتەوە، یا ربی خوایە لە دەپارەینەوە بە ئیسمی عەزەمی خۆت پەروەردگارە، ئەوانەی کەوا خزمەت بە باڵەکانی تۆکەن، خزمەت بە شریعەتەکەی تۆکەن، تەرجەم شریعەتەدەن، خوایە بەرقەراریان کە، خوایە سەربەرزیان کە، خوایە ئەوانەی کەوا ماڵەکانی تۆ دروستەکەن و ئاوادانیەکەنەوە بە پارەی حەڵاڵی خۆیان، خوایە بیکە کەشتی نەجاتیان لە دنیا و لە قیامەتا بۆیان، بە تایبەت ئەوانەی خزمەتیان بە مزگەوتە کردووە ولا یازال و بەردەوام خزمەت دەکەن بە ماڵ و سامانی خۆیان، بە هاتنیان بە هەموو شێوازێک لە شێوازەکان، خوایە بەرقەراریان کە، خوایە بیکە کەشتی نەجات بۆیان، خوایە سەربەرزیان کە، خوایە بیکە شیفای نەخۆشیان، خوایە قەسر و قوسوری بەهەشتیان بەرێ، خوایە لە بەڵاو و باو نەخۆشی ئێمە جوانی لادەی، آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.